بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. خوش كان براني بريس لوانيكي تازي بيرو فقه إسلامي دا واني نوهم بخدمتان دقينو كهلس بابتي نويش داين پشتیوان بەخوای پەروەردیگار لەوانەیە ئەمڕۆماندا دەچین لەسەر مەرجەکانی نوێش. مەرجەکانی نوێش ئەوانەی کە پێیان دەوترێت شروطی سەڵات ئەو کردارانن کە پێویستە نوێش خوێن پێش ئەوەی دابەستێتە نوێژێ و پێش ئەوەی بچێتە ناو نوێش ئەو واجباتانەی پێشتر ئامادە کردبن. واتە مەرجەکانی نوێش پێش نوێش دەبێ ئامادە بکرێن و هەر کەسێک مەرجەکانی نوێژی پێش دابەستنە نوێش ئامادە نەکرد بنن بێگومان تەواو نوێژەکەی نادروست دەبێت و نوێژەکەی بەرناکەوێت کە مەرجەکانی نوێژ بەشێک نین لە نوێش بەڵام بێگومان مەرجی قبولبوونی نوێژن. جا مەرجی یەکەم وەکو عولەما دەفەرمون بریتە لە عیلم زانیاری هەبوون سەبارەت بە کاتی بوونی نوێژەکە. هەر نوێژێک بتەوێ بیکەی دەبێت دڵنیابی لەوەی کە نوێژەکە بووە. جا بەچی دڵنیا دەبی؟ بەوەی کە گوێت لە بانگ دەبێت لەلایەن کەسێکی باوەڕ پێکراوەوە ئەوجار نوێژە دەکەی ئیعتیادیە بە سەعات تەوقیتت لەکنە دەزانی کاتی نوێژەکەی هاتووە ئاساییە یان بە نیشانەکانی نوێژبوون ئەوەی کە پێشووتر دەرسەکانی ڕابردوو باسمان کردووە گرنگ هەر کاتێک دڵنیا بووی لەوەی کە کاتی نوێژەکە هاتووە و نوێژ بووە و وەختی بانگدان هاتووە بانگی دابێت یا بانگی نەدابێت مادام دڵنیای لەوەی کە وەختی نوێژەکەی هاتووە دروستە نوێژەکەی دابەستی. بەڵام ئەگەر پێش ئەوەی کە بانگ بدات یان پێش ئەوەی کە کاتی نوێژەکەی دابێت دابەستێ نوێژێ ئەگەر لە ناو نوێژەکەتدا بانگیش بدادیان نوێژ ببێت بێگومان نوێژەکە دروست نییە. یعنی لە کاتی ئەڵڵاهو ئەکبەری دابەستنە نوێژدا مەرجە کاتی نوێژەکە هاتبێت بۆیە چاک باش وایە ئینسان کە بانگ دەدا پەلە نەکات لە دابەستنە نوێژدا کەی دڵنیا بووی یەقینت پەیدا کرد کە نوێژ بووە ئەو جار دابەستە نوێژێ چونکە مەرجی یەکەمی پێویستبوونی یا قبولبوونی نوێش بریتە لە زانیاری هەبوون سەبارەت بە کاتی بوونی نوێژەکە. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووهەم دەبێ ئەو کەسەی کە نوێژە دەکات پاک بێت لە بێدەستنوێژی بچووک و گەورە. واتە ئەگەر کەسەکە خۆشوتنی لەسەر بێت بەوەی کە لەشگران بووە تەبەن دەبێت خۆی شوت بێت و ئەگەر ئافرەت لە سووری مانگانە دابوو بێت یا لە خوێنی منداڵ دوای منداڵبوون دابوو بێت دەبێت خۆی شوت بێت و پاشان دەبێت دەستنوێژی بچووکیشی هەڵگرت بێت. هەر کەسێک تەبەن بە لەشگرانی نوێژە بکە بێگومان نوێژی قبول نییە. ئەو کەسەی کە بێ نوێژە پێش ئەوەی خۆی بشوە تەبەن نوێژە بکە نوێژەکەی قبول نییە و کەسێکیش کە دەستنوێژی نەبێت بەبێ گومانی دەستنوێژ مەرجی نوێژە مەرجی قبولبوونی نوێژ دەستنوێژ و پاکێتیە چونکە پێغەمبەرمان صلی الله علیه وسلم فەرموویەتی لا يقبل الله صلاة بغير طهور. خوای گەورە قبول ناکات نوێژێک بەبێ خۆخاوێنکردنەوە ولا صدقة من غلول و ماڵی گشتیش ئەگەر کەسێک بدزێ بیکاتە خێر و سەدەقە بەخێر ناچێ. کەواتە مەرجی دووهەم ئەوەیە کە ئینسان لە شپیس نەبێت و هەروەها خۆشوتنی سووڕی مانگانە و منداڵبوونی لەسەر نەبێ بۆ ئافرەتان و هەروەها دەستنوێژی بچووکیشی کە شوتنی دەم و چاو و دەست و ئەوانن ئەو دەستنوێژەشی هەڵگرت بێت ئەو جار تەوان دەبێت دابەستێتە نوێژێ. کە معلومە ئەگەر کەسێک لە ئەثنای نوێژەکەشیدا لە ناو نوێژەکەیدا دەستنوێژی بشکێ نوێژەکەی هەر بەتاڵە لە ناو نوێژێدا ئافرەتێک تەوان تووشی سووڕی مانگانە ببێت و خوێن بەربوون بوو بێت نوێژەکەی هەر بەرناکەوێت یان ئەگەر کەسێک لە ناو نوێژێدا تووشی لەشگرانی و
ئاو مەنی ئەوانەی هاتەوە دیسان نوێژەکەی هەر بەتاڵە و نوێژەکەی دروست نییە. خاڵێکی دیکە مەرجێکی دیکە لە مەرجەکانی نوێژ کە دەبێت پێشوەختە حازرمان کردبێ بریتە لە پاکێتی جەستە ئەو جەستێت کە هەتا هەمووی دەبێت خاوێن بێ شتێکی پێوە نەبێت کە نوێژی پێوە نییە. پاشان ئەو جلوبەرگەی کە لەبەرتە و نوێژی پێوە دەکەی دەبێت خاوێن بێ و هەروەها ئەو شوێنەی کە نوێژی لەسەر دەکەی دەبێت خاوێن بێت. بەڵام ئەوانە پەیوەستن بە تواناوە بە ئەوە کە ئەگەر لە تواناتدا بوو. بەڵام جاری وا هەیە بە نمونە جەستت پیساییەکی پێوەیە لە شوێنێکی ئاوی لێ نییە یان کاتت نییە یان شوێنەکە گونجاو نییە بۆی ئەو پیسایی لە خۆت کەوە بێگومان نوێژەکەت ناچوێنێ نوێژەکەت هەردەکەی چونکە لابردنی پیساییەکە لە توانای خۆتدانە یان جاری وایە لە شوێنێکی جلێکت لەبەردا دەزانی جلەکە بە نوێژ نییە بەڵام جلت پێ نییە خۆت بگۆڕ یا شوێنەکە ئەوەی نییە خۆت بگۆڕی و جلت پێ ناگۆڕدرێ لەو حاڵەتەشدا نوێژەکەت دەکەی نوێژەکەت ناچوێنی وهروەها شوێن و جێگاش ئەگەر شوێنی خاوێنت فەرزەن لە شوێنێک بووی هیچ جێگاکی خاوێنت دەست نەکەوت کە نوێژی تێدا بکەیت لە شوێنی پیسیش بێ نوێژەکەی هەر دەبێ بکەیت. بەڵام بۆ کەسێک کە لە توانایدا هەبێت و لە دەسەڵاتیدا هەبێت مەرجە هەم جستەی پاک بێ هەم جلوبەرێکی پاک بێت و هەم ئەو شوێنەشی پاک بێت کە نوێژی لەسەر دەکەین. بەڵام پاکێتیەک کە شەرع دایناوە نەک تەبیعەت و سروشتی خۆمان کە ئێمە بە تەبیعەت و سروشتی خۆمان پێمان وایە هەموو شوێنێک پیسە تەنانەت فەرشی ماڵەکانیشمان کە بە پێگومانی ئێمە مبالەغەمان کردووە لە شت بە پیسداناندا با سەیری فەرمودەکانی پێغەمبەری خواکەین صلی الله عليه وسلم. جارێ سەبارەت بە پاکی جەستە پێغەمبەرمان دەفەرمێ صلی الله عليه وسلم تەنەزەهوا من البول فإن عامة عذاب القبر منه. خۆتان لە میس یا لە پڕشکەمیزان بپارێزن زۆرینەی خەڵکی ناو گۆڕەکان کە سزا دەدرێن بەهۆی خۆنە پاراستن یانە لە میس. بۆیە میس پیسایی تەوان پیسیە سەرەکیەکانن کە هەمیشە لەگەڵ ئینساندانە لە ئینسان زیادە بنەوە بۆیە ئینسان دەبێ حەدی ممکن کاتێک کە دەچێتە سەر ئاو پیسایی دەکات یا میز دەکات دەبێت بە جوانی خۆی خاوێن کاتەوە و هەتا بۆی ممکن دەبێت و بۆی دەگونجێ پڕشکەمیز و شوێنەواری پیسایی نابێ پێوە بمێنێت چونکە ئەوانە پیساییەکن نوێژیان پێوە دروست نییە. وهروها إمام علي فرموديش هي دفرمت كنت رجلا مذاء فأمرت رجلا أن يسأل النبي صلى الله عليه وسلم لمكانة ابنته. إمام علي دفرمت من پیاوێک بووم کە ئاوی ئارەزوم زۆر دەهاتەوە ئەو ئاوە لیچەی کە لە کاتی بیرکردنەوە لە ئیشی ژن و مێردایەتی و سەررجەیی بە داوێنی پیاو یا ئافرەتدا دێتە خوارێ ئاوێکی ڕوون لیچە کە دەفەرمێت ئەمن کەسێک بووم ئەو حاڵەتەم زۆر بەسەردا دەهات لەبەر ئەوەی زاوای پێغەمبەریش بووم صلی الله عليه وسلم شەرمم کرد بۆ خۆم بچم لە پێغەمبەر صلی الله عليه وسلم پرسیارکەم پیاوێکم نات بۆم پرسیارکە لە پێغەمبەر صلی الله عليه وسلم. پێغەمبەر فەرمووی تەوەضە وەغسیل ذەکەڕەکە فەرمووی دەستنوێژەکەت شکاوە دەستنوێژەکەت بگرەوە ئەگەر ئەو ئاوت دیت و ئەو شوێنەشی کە ئاوەکەی پێکەوتووە بە تایبەتی دەکەرت و داوێنێت پاکەوە بیشەوە. بۆیە ئەوانە بەڵگەن لەسەر ئەوەی کە جەستە دەبێت شتێکی پێوە نەبێت کە نوێژی پێوە نییە لە کاتی نوێژکردندا. سەبارەت بە ئافرەتی ئەو ئافرەتانی کە خوێن دەبینن پێغەمبەر فەرمووی ئیغسیلی دەمە عنکی وەسەلی ئەو ئافرەتانی کە خوێنی نەخۆشی دەبینن پێغەمبەر پێی فەرمووی صلی الله عليه وسلم ئەو شوێنی خوێنەکەی پێوە بیشەوە پاشان نوێژ بکە. و سەبارەت بە جلوبەرگیش ئاەتمان هەیە خوای گەورە بە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم وثيابك فطهر وثيابك فطهر جلوبەرگت بەخاوێن ڕابگرە. جابیری کوڕی سومرە دەڵێت بیستم لە پیاوێک پرسیاری لە پێغەمبەر کرد صلی الله عليه وسلم فەرمووی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من بەو جلانەی کە پێی دەچمە لای خێزانەکەم و لە کاتی سەررجەییدا بەکاریان دێنم پێیانەوە نوێژ بکەم. پێغەمبەر فەرمووی بەڵێ إلا أن ترى فيه شيئا فتغسله مەگەر لەو حاڵەتەدا پیساییەک شتێک لەو شتانەی پێوە بنووسێت کە نوێژی پێوە نییە
ئەگەر شتی پیست پێوەدی بڕۆ بێشەوە بەڵام ئەگەر هیچی پێوە نەبوو بۆت هەیە نوێژی پێوە بکەیت کەواتە جلێک پیسایی پێوە بێ بێگومان شوتنەوەی واجبە و واجب بە ئینسان بیشواتەوە وە سەبارەت بە یان دیسان جلوبەرێک پیاوێک جارێکیان پێغەمبەر صلی الله عليه سەبارەت بە هەر ئەو شتانێک کە پێێتەوەنە لە کاتی نوێژەدا ئەبا سەعید دەفەرمێت جارێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناو نوێژەدا نعلەکانی خۆی داکەندن و لەو لای دانان کە دیارە پێغەمبەری پیاوێک ئەبا سەعید دەفەرمێت جارێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناو نوێژەدا نعلەکانی داکەندن و لەو لای دانان کە دیارە سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم و پێغەمبەر خۆشی جارێکیان پێغەمبەر صلی الله عليه وسلم لە ناو نوێژدا نعلەکانی داکەندن سەحابەکان بە دوای پێغەمبەردا صلی الله عليه وسلم هەمووان نعلیان دانان کە پێیان وا بوو پێغەمبەر وحی بۆ هاتووە پێغەمبەر صلی الله عليه وسلم جارێکیان لە ناو نوێژدا نعلەکانی داکەن سەحابەکان بە دوای پێغەمبەردا صلی الله عليه وسلم هەموویان نعلەکانیان داکەند کە پێیان وا بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم وحی بۆ هاتووە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم کە لە نوێژێ بوویەوە فەرمووی لە ناو نوێژدا جیبریل هاتە لام فەرمانی پێکردم کە فەرمووی نعلەکانی تۆ پیسیان پێوەیە بۆیە من نعلەکانم دانا ئێوە کە هاتنە مزگەوتێ جارێکی دیکە لە پێش مزگەوتێ سەیری بنی نعلەکانتان کەن ئەگەر دیتان پیسایی پێوەیە پیسایی ئەوەی کە پێی دەگوترێ پیسایی و نوێژی پێوە نییە ئەوە لەگڵی بخشکێنن بەهۆی گڵەوە پیساییەکەی لێکەنەوە دواتر نوێژی پێوە بکەن و ئیشکالێکی تێدا نییە بۆیە پاکیەتی و خاوێنیەتی زۆر بە زەحمەت نییە سەحابەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ پێغەمبەر خۆشی بەنەعلەوە بە پێڵاوە نوێژی کردو پێڵاوێک کە پێیدا ڕۆیشتووە بە کۆڵانە و دەرێ و ئەو سەرا و ئاودەستی پێکردوون گرنگەوەیە ئەو کاتەی کە نوێژەکەی دەکەی پیسیەکی پێوە نەبێت دیار بێت یان میزی پێوە نەبێت کە دڵنیای لەوەی کە میزی پێکەوتووە یان خوێنە شتانێک کە نوێژیان پێوە نییە بێ قسەکەمان لەسەر ئەوەیە کە ئەو جلوبەرگەی کە نوێژی پێوە دەکەین یا ئەو پێڵاوی کە لە کاتی نوێژدا ئەگەر بە پێڵاوە نوێژمان کرد لە دەشت و لەو شوێنانەی کە ڕاخەری لێنین گرنگەوە پیساییەکی بیندراوی پێوە نەبێت دەنا لە شوێنی پیس پێیدا ڕۆیشتبی یان پێشتر پیساییەکی پێوە بوو بێ بەڵام مادام بە شتێک بەگڵە بەڕۆیشتنە بە زۆرمانەوەیە بە وشکبوونەوە پیساییەکەی لێبووتەوە شتەکەت خاوێنە و گرفتێکی تێدانیە و دەتوانین نوێژی پێوە بکەین و یەک پرسیاری دیکە دێتە گۆڕێ ئایا ئەگەر کەسێک بەنمونە لە ناو نوێژەدا تەبەن زانی کە جلەکەی پیسن یان لە ناو نوێژەدا پیساییەکی پێکەوت پڕشکە میزێکی پێکەوت پیساییەک کەوتە خوارێ بەسەریدا خوێنی بەربوو بە نمونە جلەکانی خوێناوی بوون چی بکا لەو حاڵەتانەدا ئەگەر تەوان توانی ئەو پیسایی کە پێوەیتی هەر لە ناو نوێژەدا لای دەبات و لەسەر نوێژەکەی بەردەوام دەبێت و نوێژەکەی ناپڕدرێت و دووبارەکردنەوەشی ناوێت وە کەسێکی دیکەش هەیە بە نمونە لەوانەیە نوێژی کردبێت دوای سەلامدانەوە بیری هاتبێتەوە کە ئەو جلەی نوێژی پێوە کردووە پیسە یان نوێژی پێوە نەبووە یان پرشتێک یا پیساییەکی پێکەوتووە بێگومان ئەو کەسەش نوێژەکەی دروستە و دووبارەکردنەوەی نوێژی ناوێ ئێمە باسی کەسێک دەکەین ئەگەر پێش ئەوەی دابەستێتە نوێژێ دڵنیا بلەوەی کە جلەکانی پیسن بێگومان ئەگەر لە توانایدا هەبوو دەبێت جلەکانی خاوێن کاتەوە یا جلەکانی بگۆڕێ ئەو جار دابەستێتە نوێژێ سەبارەت بە شوێنی نوێژکردنیش ئەو فەرمودەیەمان هەیە کە ئەعرابیەک دێتە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم طبعا لە ناو مزگەوتی پێغەمبەردا صلی الله عليه وسلم میز دەکا سەحابەکان دیارە لە ناو مزگەوت و لە کاتی میزکردنی کەسەکەدا دەیانەوێت ڕێی لێ بگرن و نەهێڵن بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم بە حکمت و نەرمونیانی خۆی دەفەرمێ لێی گەڕێن کە میزەکەی تەواو دەکا بە ئارامی و بە هادیئی دەفەرمێ بڕۆن ئاوێک بێنن بەسەر میزەکەی داکەن کە دیارە مزگەوتی پێغەمبەر صلی الله عليه وسلم سەو بەرد بووە
ئاویان بەسەردا کردووە و باو بەسەرداکردنەوەی میزەکە پاک بۆتەوە و خاوێن بۆتەوە، یعنی هەر میزەکە بەزگڵی داڕۆی شرۆتە خوارێ و خاوێن بۆتەوە. ئەو قورسی و زەحمەتی نەکردووە. دواترش بە هادیئی پیاوە ئاعرابیەکەی بان کردووە فەرمیوتی ئێرە مزگەوتە و مزگەوت بۆ ئەوە نابێت میزی تێدا بکرێت، کە ئەوە طبعاً موقف و هەڵوێستی پێغەمبەری خوا بۆ صلی الله عليه وسلم و بێ گومانی ئێمەش دەبێ هەمان موقف و هەمان هەڵوێستمان هەبێت. بۆیە جمهوری عولەما ڕەئیان وایە کە ئینسانی نوێژکەر دەبێ لاشەی جلوبەرگی و ئەو شوێنەی کە نوێژی تێدا دەکا خاوێن بێ. ئەی ئەگەر کەسێک جلوبەرگی پیس بوو بەڵام نوێژی کرد، ئایا نوێژەکەی بەرکەوتووە یان نا بەیان قەست، وەکو گوتمان ئەگەر نەیزانی بێت نوێژەکەی بەرکەوتووە و ئیشکالی تێدا نییە. عولەما دەفەرمون ئەگەر بەیان قەستیش کەسێک بە جلوبەرگێکی پیسەوە نوێژە بکات، یان جستەی پیسە و نوێژە دەکات، یان شوێنەکەی پیسە و نوێژی لێ دەکات، ئەگەر بەیان قەستیش بێت نوێژەکەی هەر بەردەکەوێت، بەڵام تاوانبار دەبێت، گوناهبار دەبێت لەوەی کە مەرجێک لە مەرجەکانی نوێژی کە پاک و خاوێنیە جێبەجێ نەکردووە. قسەمان لەسەر ئەو کەسەی نییە کە ناتوانێت جلوبەرگەکەی بگۆڕێ، ئەوە عوزری هەیە. ئەو کەسەی جەستەی پیساییەکی پێکەوتووە بەڵام پێی ناشورێ، ناچارە نوێژە بکە، ئەوەش ئیشکالێکی تێدا نییە. هیچ شوێنێکت دەست ناکەوێت نوێژی تێدا بکەیت تەنها جێگایەکی پیس نەبێ، ئەویش نوێژەکەی ئیشکالێکی تێدا نییە. قەستمان ئەو کەسانەشن کە بە قەستی بە جلوبەرگی پیسەوە نوێژێ دەکەن یا بە جەستەی پیسەوە نوێژێ دەکەن یان لە شوێنێکی پیس نوێژێ دەکەن. عولەما دەفەرمون، جمهوری عولەما دەفەرمون نوێژەکەی دروستە، بەڵام تاوانبارە بەوەی کە مەرجێک لە مەرجەکانی نوێژی جێبەجێ نەکردووە، واجبێک لە واجبەکانی نوێژی جێبەجێ نەکردووە. یەکێکی دیکە لە مەرجەکان بریتە لە داپۆشینی عەورەت، کە بێگومان عەورەت شەرمگا ئەو جستەی کە نابێت دیار بێ لە نوێژەدا بۆ پیاوان و بۆ ئافرەتان فەرقی هەیە. بۆ پیاوانیش تەوان دوو بۆچوونمان هەیە، دوو ڕەئیمان هەیە. هەندێک لە عولەما و لە زانایان بە کۆمەڵێک دەلیلی فەرموودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڵێن بۆ پیاوان تەنها داوێن پێش و پاشیان شوێنی میز و پیساییان داپۆشراو بێت، دەتوانن نوێش بکەن و نوێژەکەشیان دروستە. چ شتێک بە دەلیل دێننەوە؟ ئەو فەرموودەیە کە عائیشە بۆمان دەجێڕێتەوە، دەفەرمێت جارێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دانیشتە بوو ڕانی دیار بوون، ڕان تەڵەن سەرووی ڕان هەومان دەزانێت سەرووی ئەژنۆیە. دەفەرمێت ئیمامی ئەبوو بەکر هات داوای ئیزنی کرد، پێغەمبەر صلی الله عليه وسلم ئیزنی دا و ڕانیشی دانەپۆشی. ئیمامی عومەر هات داوای ئیزنی کرد، پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی کرد دیسان ڕانی دانەپۆشی. ئیمامی عوسمان هات کە دەفەرمێت داوای ئیزنی کرد، پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێک خۆی خڕ کردە و جلەکانی بەسەر خۆی دادانەوە. ئەو جار تەوان فەرمووی ئیمامی عوسمانی کرد. جا عائشە لێی دەپرسێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆچی ئەوەی کە لە بەرامبەر عوسماندا کردت لە بەرامبەر ئەبوو بەکر و عومەردا نەتکرد؟ پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم یا عائشە ئەلا ئەستەحیی من رجل والله إن الملائكة لتستحيي منه. فەرمووی دەتەوێ شەرم لە پیاوێک نەکەم کە سوێن بەخوا مەلایکەتەکان شەرمی لێ دەکەن. ئەو حەدیثە و چەند حەدیثێکی دیکەشمان هەنا کە لەوانە حەدیثی ئەنەس کە دەفەرمێت ئەمن زۆر جار سەیری سپیایەتی ڕانەکانی پێغەمبەرم کردووە صلی الله عليه وسلم، بەوە کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕانی دیار بوون لای ئیمامی عومەر، لای ئەبوو بەکری سەدیق و ئەنەس جێڕاویەتیە و حەدیثەکانی صحیحن. زۆرێک لە عولەما دەفەرمون پیاوان تەنها نێوانی تەنها پێش و پاشیان دیار نەبێت لە کاتی نوێژەدا، یعنی بە دەرفێ قوتەیەک بە سێ چارەیەکێکیش پیاو بەو مەذهەبەی تەبەن دەتوانێت نوێژە بکات و نوێژەکەشی دروستە. مەذهەبی دووهەم کە ئەوە تەبەن بێگومان احتیاطی زۆرتر تێدایە، عولەما دەفەرمون والمەذهەبی ئیمامی شافعی بالذات دەفەرمێت پیاوان لە کاتی نوێژەدا دەبێت سەرووی خوار ناوکو سەرووی ئەژنۆیان داپۆشراو بێ. یعنی پیاوێک ئەگەر خوار
ئەژنۆی بەدەری شەوە بێت سەروی ناوکی هەر شوێنێک بەدەرەوە بێ نوێژە بکان نوێژەکەی دروستە بەڵام لەو نێوانەدا هەر جێگایەکی دیکەی دیار بێت نوێژەکەی بەرناکەوێت کە لەو دوو مەذهەبە و لەو دوو ڕەئیە کامیان تەبەن پەسنترە و چاکترە بێگومان ئێمە احتیاطەکەی وەرگرین باشترە پیاوان نێوانی ناوک و ئەژنۆیان لە کاتی نوێژێدا بەدەرەوە نەبێت و داپۆشراو بێت بەجلێک کە پێستی تێدا نەبیندرێت بەڵام ئەگەر لە شوێنێکیش لە جێگایەکیش کەسێکمان بینی سەروی چۆکی سەروی ئەژنۆی بەدەرەوەی و نوێژە دەکات یان بە جۆرێک لە جۆرەکان تۆزێک لە کاتی ڕوکوع و سوزدەدا خوار ناوکی بەدەردەکەوێت ئاگامان لێ بێت ئەو بۆچوونەشمان هەیە و دەلیلیشی لەسرە و الله ئاعلم دەگونجێ نوێژەکەی ئەویش هەر دروست بێت بەڵام احتیاطەن و خۆپارێزیەکە ئەوەیە کە نێوانی ناوک و ئەژنۆ لە کاتی نوێژەدا دیار نەبن ئەوش فەرمودەمان هەنە لەوانە محەممەدی کوڕی جەحش دەفەرمێت جارێکیان پێغمبەری خوا صلی الله عليه وسلم بەلای پیاوێکدا تێدەپەڕێ ناوی معەممەرە دەفەرمێت غەطی فەخیدەیکە فإن الفەخیدەین عەورە دەفەرمێت ڕانت داپۆشە چونکە نێوانی چونکە ڕان عەورەتە و نابێ بەدەرەوە بێت بۆیە هەردوو بۆچوونەکە دلیلیان هەیە بەڵام بەبێ گومانی ئەگەر ئێمە نێوانی ناوک و ئەژنۆ داپۆشین و بەدەرەوە نەبێت چاکترە و باشترە بەنسبەت ئافرەتانیشەوە تەبان هەمومان دەزانین ئافرەتان لە کاتی نوێژ و لە دەرەوەی نوێژیشدا تەنها بۆیان هەیە دەستیان کە دەست لێرە بۆ خوارێ و هەروەها دەموچاویان ئەو شوێنێک کە لە کاتی دەستنوێژدا تەڕی دەکەن و دەیشۆن بۆیان هەیە بەدەرەوە بێت غەیری دەست هەردوو دەست و غەیری دموچاو طبعا ئافرەت بۆی نییە هیچ شوێنێکی لە کاتی نوێژدا بەدەرەوە بێت جا ئەو ئافرەتانەی کە زۆر جار لە کاتی ڕوکوع و سوزدەدا پشتەملیان بەدەردەکەوێت یان ئەوە تا پرچی پێشەسەریان دیارە یان لە کاتی نوێژەدا طبعا کە دەستنە سوزدە پێیان بەدەردەکەوێت یان بنەپێیان دەردەکەون یان لە کاتێکدا سەمیع الله لمن حەمید دەستیان بەرز دەکەنەوە جاری وایە مەکسیکی فەڕاحیان لەبەرە هەموو جار دەستیان بەدەردەکەون ئەو شوێنانە عەورەتن ئاگات دەبێ خوشکان ئاگادار بن پێش ئەوەی دابەستنە نوێژێ دەبێ جوان تەوەن خۆیان پێچابێتەوە هەموو شوێنەکانی خۆیان بە جلوبەرگێکی ئەستور کە پێستی تێدا نەبیندرێت داپۆشی بێت و لە کاتی حرەکەکردن بەرزبوونەوە و نزمبوونەوەدا ئەو جلوبەرگە لا نەچێت ینی دەبێت ئەویان چاک ئامادەکرد بێ ئەو جاردایان بەست بێتە نوێژێ ئەگەر بە حاڵەتی دەگمەن لە ناو نوێژێدا لسکی تۆزێک لاچ و دایپۆشیەوە ئاساییە بەڵام هەمیشە وابی نابێت ئەسڵ ئەوەیە ئافرەت پێش ئەوەی الله ئەکبەری دابەستنە نوێژ بڵێت عەورەت و جەستەی خۆی داپۆشی بێت چونکە داپۆشینی تەبان عەورەت بۆ ئافرەتان واجبە و واجبیشە تەبان ئەو جلوبەرگەی کە ئافرەت خۆی پێدا دەپۆشێت جلوبەرگێکی ئەستور بێت پێستی تێدا دیار نەبێ ئەوە یەک و هەروەها لە کاتی جوڵەکردنی ڕوکوع بردن و سوزدەبردنیدا لە کاتی دەست بەرزکردنەوە یان چوونە دانیشتن و هەستاندا ئەندامەکان کە پێویستە داپۆشرن بەدەرەوە نەبن کە ئەو جلوبەرگانەی کە ئێستا هەن کە جلی یەک پارچەن تەوان بەبێ گومانی نوێشتیاندا ئاساییە و دروستە کە جاری وایە گومان لەسەر ئەوانەدا دروست دەکرێت جلوبەر گرنگەوەی جەستەی داپۆشی بێت و ئەستور بێت و لەو حاڵەتانێک کە حرەکەی دەکەی و جوڵەی دەکات بەدەر نەکەون ئەوانە کۆمەڵێک مەرج بوون و کۆمەڵێک مەرجی کە باشماون پشتیوان بەخوای پەروەردگار لە دەرسەکانی داهاتوودا باسییان دەکەین صلی الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين